ڕۆڵی باوک لە ناو خێزاندا بە تایبەتی لەم ڕۆداوەک پێشتریش ئاماژەم پێکرد زۆر جار بە ناوی باوک سالاریەوە ڕێگرن لەوەی کە باوک ڕۆڵی ڕاستەقینەی خۆی لە ناو خێزانەکەیدا بگێڕێت. بۆ قسەکردن لەسەر تەوەری ڕۆڵی باوک لە ناو خێزانەکەیدا لەم ڕۆدا لە چەمچەماڵەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاروق مسردین زانای ئاینیمان کردووە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ دەرفەتە، سڵاوی خوای گەورەت لێبێت. ئەگەر بپرسم ئایا هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ڕۆڵی باوک لە ئێستا و لە ڕابردوودا لە ناو خێزانەکاندا؟ دەنگنەوە. مامۆستا ئەگەر گوێت لێم بێت زۆر سپاس بۆ دەرفەتە، پرسیارەکەم دووبارە دەکەمەوە، ئایا جیاوازیەک لە نێوان ڕابردوو ئێستادا هەیە لەوەی کە باوک نەتوانێت ڕۆڵی خۆی وەکو خۆی لە ناو خێزانەکەیدا بگێڕێت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. پێشەکی سڵاو ڕێز و احترامی خۆم و بەیانی باشم هەیە بۆ ئێوەی بەڕێز و کامێرەمانەکانتان و برادەرانی کۆنتڕۆڵ و سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. زۆر سپاس. دیارە باوک پێگەیەکی گەورە و بەهێز و یەکێکە لە ئەتوانی بڵێ کۆڵەکەی ئەساسی و بنەڕەتی خێزانە. هەر کاتێ باوک پێگە و ڕۆڵەی خۆی ینی ڕۆڵی خۆی پێدرا بێگومان ئەو خێزانە تۆکما بێ و دوجاریش ئەگەر خێزان تۆکمە بوو کۆمەڵگەیەکی تەندروست دروستە بێ. ئەمڕۆ ئێمە ئەبینین فەراغێکی گەورە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە بە تایبەتی هەیە، ئەویش ئەوەیە نەتوانیمانە باوکایەتیەک بجێڕینەوە وەکو باوکایەتی باو باپیرانمان، یان نەشتوانیمانە بگەڕینەوە بۆ ئەسڵ کە باوکایەتیە لە ئیسلامە. هاتوین با بڵین باوکایەتیەکی ئەوروپی مانهێناوە، لە هەمان کاتە نەمانتوانیوە وەکو ئەوروپاش با بڵین حەقی باوک بدەین. ئێستا بۆ نمونە ئەگەر بگەڕینەوە بۆ ڕۆڵی باوک لە ئیسلامە، ئەبینی ئیسلام لە چەندین شوێنە باسی ڕۆڵی باوکی کردووە و زۆر گەورە و بەرز نرخانوێتی. بۆ نمونە کابراەک دێ بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ باوکم هەندێک جار بە بێپرسی من دەستکاری ماڵ و سەروەت و سامانەکەمەکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ فەرمێ ئەنتە وەمالیکە لئەبیک، تۆ ماڵەکەشت هی باوکتن. و هەروەها لە چەندین شوێنە ینی باسی ڕۆڵی باوک کراوە لە ئیسلامە. ئەگەر بیگەڕێنینەوە بۆ مەسەلەی کوردەواری خۆمان، کولتور و فەرهەنگی خۆمان، گەورەترین ڕۆڵ باوک جێڕاوەتی و ئەو کاتە خێزان تەندروستتر بوو. ئەو کاتەی کە باوک کە ئەمڕۆ ناوە باوک سالار بەو بیانوە هەموو دەسەڵاتەکانیان لێوەرگرتوێتەوە، شیرازەی خێزان تێک چووە، کۆمەڵگە بەرەو ئەوەی پێوترێت داڕوخانێکی ئەخلاقی بەرچاو ڕۆشتووە لەگەڵ حرمەتما بۆ خێزانە تۆکمە و خەڵکە بەڕەوشتەکان. ئەمانە هەمووی ینی چۆنەڵی ئەتوانی بڵێ سیستماتیکە، ینی بە بەرنامە مەسەلەن باوک بێ ڕۆڵ کراوە، بە بەرنامە ئەم باوکە بەو شێوازە مەسەلەن کەنارگیر دەکرێ، بێدەسەڵات دەکرێ، وای لێ دێکە وای لێ دێکە ترم باوکە ینی ناتوانێت بە جۆرە لە جۆرەکان تەسەڕوفات لە خێزانە بکەم. زۆر باشە مامۆستا، کەواتە ئەو بەرپرسیارەتی کە دەبێت لەسەر باوکە بێ وەک خۆت ئاماژەت پێکرد کاریگەری لەسەر خێزان و دوجاری لەسەر کۆمەلگا هەبێ، ئەم بەرپرسیارەتیە چییە لەسەر شانی باوک کە دەبێت ئەم ڕۆوەکو خۆی ڕۆڵی پێ بدرێت و بیژێڕێت؟ پێشەوەی باسەوە بکەی کە باوک ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ، پێویستە ڕۆڵ بۆ باوک بجێڕێتەوە. پێویستە چۆنەڵی ینی با بڵێن کەناڵەکەی ئێوە، منەظەماتی ئەوەی پێوترێ NGO ئەوانەی کە خەلفێتێکی ئیسلامی و دینیان هەیە،
و هەروەها مامۆستایانی ئاینی و هەروەها ئەو کەسانەی کە لە بوارە ئینسانەکانە ئیشەکان پێویستە ئێمە زۆر جار باسی دایکەکەین دایکەڵێن مەسەرەن لە تۆ لەسکی دایکتا 9 مانگ و 9 ڕۆژ ماویتەوە دایک میحنەتی هەیە باش لە ژێر پێی دایکە زۆر جار لەم جۆرە لە وتارەکانە دەین بەڵام تەماشاکەی بانگخوازانیش داعەکانیش مامۆستایانی ئاینیش گرنگجی بە باوک نادەن بۆیە ئەم بۆشایە دروست بووە باوک کاتێک ئەتوانێ هەست بە بەرپرسیارەتی بکە کاتێک ئەتوانێت کە ڕۆڵی گەورە و گرنگی خۆی ببینێ ئەو کاتەی کە کۆمەڵگە توانی بێتی ئەو کورسیەی کە پێوتێ بەرپرسیارەتی باوک بۆی دابین بکە ئەو کاتەی کە کۆمەڵگە ڕۆڵی ئەم باوکە بجێڕێتەوە ئەمڕۆ خەڵک وەکو مجتەمەعی ئەوروپی سەیری باوکەکە لە هەمان کاتە زوڵمیشی لێکە تەواو من قسەیەکی خۆشەیە پێم خۆشە بیجێڕمەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جاراوە بەرچاوتەکەوێ ئەڵێن یەکێک لە ئەو خاتونانەی کە لێرە ئیشی خزمەت گوزاری ئەواناکەن ئەو فلیپینی و بەنگلادیشی و ئەوانە ئەڵێ کە ڕۆشتۆتەوە بۆ وڵاتی خۆیان و توێتی لەوێ چی سیر هەیە چی سیر وتێتی وەڵی سیرترین شتەوەیە لە کوردستان بە 6-7 کەس پیاوێکیان گەوجاندووە هەمویان پارەی لێسێنن ناویان ناوە باوکە یعنی تۆ سەرکە ئەگەر بڕیارە ئەم باوکە دەسەڵاتی وەکو باوکێکی ئەوروپی بێ دەی مەسئول نییە لە پارە پەیاکردن لە جلوبەرگ پەیاکردن لە ڕاکردن لە ئەزمەی غازە باوکە بینی لە سەرەی غازە لە نەوتا بە هەمان شێوە لە گەرمایە مەسەرەن بە هەمان شێوە لە سەرمایە یعنی قوت و ئەوەی پێوترێ پارە و جلوبەرگ و کیسوەتی ئەو خێزانەی بە تەواوەتی پێدابینەکەن ئینجاش ناگەڕێنەوە بۆ یەک پرس لە پرسە بەسیتەکان یعنی باوک زۆر لە کۆمەڵگەی کوردیا ئێستا مەخبوونە زۆر باش زۆر مەسەرەن پەراوێز خراوە زۆر بێدەسەڵات کراوە زۆر باش مامۆستا بۆ گێڕانەوەی ئەم ڕۆڵە بۆ خودی باوک دایک تا چەندە ڕۆڵی هەیە چونکە زۆر جار دەوترێ ئەوەی کە باوک بەرامبەر لە ماڵەوە دایک بەرامبەر بە باوکەکە دەیکا هەرمان شتەکە منداڵەکانیش دووبارەی دەکەنەوە پرسیارێکی زۆر وەجیهە بێگومان وایە بێگومان دایکە توانێ کاریگەری سەلبی زۆر نەگەتیڤانەی لەسەر خێزانەکە دروستکە بەرامبەر بە باوک هەروەکو چۆن چەندین چیرۆکی لەو بابەتەمان زانیوە مەسەلەن دایک و کوڕ یا دایک و مناڵەکان یەکیان گرتووە تەمان لەگەڵ حورمەتما بۆ هەموو ئافرەتێکی دانسقە کە باسی لانە ئیجابەکەی خاتونەکانیش ئەەکەین دایک هەبووە مەسەرەن لەگەڵ مناڵەکانی یەکی گرتووە باوکەکەیان بردووە بۆ خانەی بە ساڵات چوان باوکەکەیان دەرکردووە لە ماڵان ئەخەوێ مەسەلەن ئەو باوکەیان ئەوەندە بێڕۆڵ کردووە چونکە بۆ ئەگەر تۆ لە مناڵیەوە ئەم دایکە ئەم مناڵانە ئاوا پەروەردە نەکا بڵێ باوکتان هاتەوە ماندووە ڕۆڵە باوکتان ئەخەوێت کوڕەکەم بێدەنگ بن باوکتان ئاواکە ئەگەر ئەم مستەڵەحە بە بەردەوامی بەکار نێنێ مەسەلەن لە بەرچاویان بڵێ دەیاڵا چییە ئەوە سەرپایەکانە لە پێیکە نازانم ئەوە چیەکەیە چی بکە وردە ئەهەمیەتی ئەم باوکە ڕۆڵی ئەم باوکە قوتسێتی ئەم باوکە لە خێزانەکە نامێنێ کەوابێ عنسوری ئەساسی کە باوک بێڕۆڵەکە لە ماڵە دایکە ئەوە گومانی لەوەنێ بە هەمان شێوە دایکی چاکیشەیە دایکەیە پێگەی باوکی زۆر گەورە نرخاندووە بۆیە ئەو باوکە تا بێتە باپیرە تا بێتە بە باوکی باپیرەش تەماشاکەی ڕۆڵی هەیە و قسەی ئەوە ئەختیارێکە لەسەر جێگە کەوتووە قسەی بۆ بنەماڵەیەک ئەیخوا زۆر باشە ینی من ئەم نمونەیە زۆر جوانە لەلام زۆر جارش گێڕامەوە ئەڵێن بەڵێ زۆر باشە فەرمون نمونەکەت پێشکەش بکە دوای دەچمە لای پرسیارەکە العفو زۆر جار ڕەنگە ئەوەش ینی کاک جەلال ئێوەش بینی بێتان ئەو نمونەیە لە تۆڕە کۆمەڵاتەکان باسەکرێ ئەما گەرم چیرۆکە دروستکراویش بێت چیرۆکێکی زۆر جوانە ئەڵێن خاتونێکە بووە با بڵێن پیاوەکەی لێ مردووە و ئەوانە ئەڵێ تا 6-7 ساڵیش کە مناڵەکان داوای پارەیان لێ ئەکرد پارەکەی لە جیرفانی چاکەتی
پیاوەکەی داناویت بڕۆن لە جیرفانی باوکتان پارە بەرن باوکی مردووە ئەمە چۆنەڵی بە قودسیەت سیرکردنی باوکە لە خێزانە ئایا ئێمە ئەمڕۆ باوک دایکی لەو جۆرەمان هەیە ئەگەر هەبێ هەش بێ زۆر کەمە بەڕاستی و ئایا باوکی بەو شێوە با بڵێن پێگە دیاریکراومان هەیە کە بەڕاستیش ئەگەر ئەمە نەبوو ئەوە کۆمەڵێ چۆنەڵی شتی بە دوایە دێکە زۆر باشە ماوەسا کەواتە خۆ ناکرێ کاتێک کە باوکێک لە ماڵەکە و لە خێزانەکەدا ڕۆڵی نەما هەمووی بگێڕینەوە بۆ خێزانەکەی بۆ ژنەکەی یاخود بۆ منداڵەکانی باوک خۆی چەندە بەرپرسیارە لەوەی کە دەبێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی لە ناو ماڵەکەیە بژێڕێ زۆر جار دەبێت باوک بە دەستەواژەکەی دیکەواتە دەبێت قسەی خۆی بێ لە ماڵەوە لە تەمان بە ویژدانەوە بە عەدالەتەوە نابێ مافی خێزان ژنەکەی یاخود مناڵەکانیش پێشێل بکە بەڵام هەندێک پیاویشن کە باوکی ماڵەوەن بەڵام زۆر جار هەر لە ناو کوردەواری خۆمانە پێیان دەڵێن زۆر سەرنەوی دەکەن بۆ قسەی ژن و مناڵ ینی بەم جۆرەی تر ئایا باوک خۆی چه ڕۆڵێکی هەیە بۆ لە دەستدانی ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەموو شتەکان بگەڕێنینەوە بۆ ئەسڵ ئێمە مخالفین بە بنەما و ئەساسە دینیەکان لە ڕاستیە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ چێ فەرمێت مناڵەکانتان لە 7 ساڵی فێری نوێژکەن لە 10 ساڵی ئەگەر نوێژیان نەکرد لیان دەن اینجا هەندێک خەڵکەیە احترامان بۆ ئەوەی کە یعنی لە شەرمی ئەوەی کە نەبادا NGO-کان و ئەوروپا ئەوانەی لێ عاجز بێڵە لێدان بە مانای لێدان نییە عنی نمونیان بۆ بێنەوە ئێخۆ ئامۆژگاریکردن نمونە بۆ هێنانەوەیە ئەگەر تۆ لە 10 ساڵی نەتوانی با بڵێن ئامۆژگاریەکی ڕاستەقینە و چاوسورکردنەوەیەک و لێدانێکی بەسیت لە مناڵەکەت بدەی لە 15-16 ساڵیە لە دەست دەرچووە بۆیە ئەمڕۆ زۆربەی باوکەکان ئەو بەرپرسیارە نین وا ئەزانن تەنها ئەمان ئیشان ئەوەیە پاریان بۆ پیا بکەن جلوبەرجان بۆ بکڕن خواردنیان بۆ پیاکەن ئیدی کە ئەم باوکە دێتە ماڵەوە لەگەڵ موبایلەکەی خەریکی چۆنەڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و خەریکی یاری و سەرگەرمی لاوی خۆەتی 4 کەلیمە قسە لە ماڵەوە لەگەڵ ئەم مناڵانەی ناکات دوجار یعنی من نمونەیەکی بەسیت باسەکەم زۆربەی دایک و باوکەکان بە تایبەتی باوکانیش کاتێک کە بە مناڵەکەی ئێوارەڵێ زوو بخەوە پێی ناڵێ زوو بخەوە بۆی بەیانی بۆ نوێژی بەیانی خەبەرت ببێتەوە بۆی بچی بۆ مزگەوت پێڵێ زوو بخەوە بۆی بەیانی بۆ مەکتەب خەبەرت ببێتەوە بۆی بەیانی چۆنەڵی بتوانی سەعی بکەی کاتی تاقیکردنەوەکان مناڵەکانمان سەعات 5 لە خەوە لە سێن خەریکی سەعیکردن و ئەوانن کاتێکیش کە پشووە مناڵەکانمان سەعات 9 و 10 ئەوانە لە خەوە لە سن نوێژی بەیانی وەلا کە ئەنەوە جا ئەگەر تۆ نەتوانی پەروەردەیەکی سەحیحی مسلمانانەی کوردیانە پەروەردەی مناڵەکانت بکەی کەوا بێ بەرپرسیاری یەکەم لە دوای دایک بۆ گەڕانەوەی ڕۆڵی باوک خۆیەتی نەیتوانیوە ئەو کاراکتەرە چۆنەڵی کە فعالە بێ کاریگەرە بێ لەسەر خێزانەکەی نەیتوانیوە منداڵێک پەروەردە بکات کە دوجار ڕێزی بگرێ یان بەدیوێترە نەیتوانیوە احترامێکی باشی باوکی لە پێش چاو مناڵەکانی بگرێ تاوەکو دەسا و دەست ئەم ڕێزە بەڵێن لە خۆی بنرێتەوە تا چەندە لەژێر دروشمی ترسی لەوەی نەوەک باوکێکی ینی لە ماڵەوە باوک سالاریمان بەستەرا بسەپێنرێت ڕێگرین لەوەی کە لە ماڵەوە باوک ڕۆڵی خۆی بژێڕێ ئیدی ئەم باوکە خۆی بێت و لە ترسی وەک خۆت ئاماژت پێکرد ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بێ یا خۆت زەخت و فشاری منداڵ و ژنەکەی بن لە بەرامبەرەوەی کە ئەمانیش نابێت لە ماڵەوە کەسێکە بێ بە ناوی باوک سالار ئیسلام منهجێکی متەکاملە و یەک نوقسانی تێدا نییە و لە هەر ڕوویەکەوە ئەیگری تەماشاکەی حەلی پێیە بۆ هەموو کێشە و گرفتەکان و مەقاسدی شەریعاش یعنی پانتاییەکی فراوانی گەورەیە لە منهجی مسلمانە ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ خێزانێکی تەندروستی مسلمانانەی مولتەزیم ئۆتۆماتیکیەن بەبێ ئەوەی کە باوکەکە هەوڵی بۆ بدا ڕۆڵی بۆ ئەجێڕێتەوە و ئەگەر ئەم فراغەشمان دروست کرد لە نێوان ژیانی چۆنەڵی ئێستامانە و ئەو ژیانەی کە ئیسلام لێمانیەوێ بێگومان ئەکەوینە ژێر کاریگەری ئەو دروشمانەوە کە طبعا من
نەفی ناکەم باوک سالاری نییە، بەڵێ باوک سالاری هەیە و بەڵێ باوک هەیە تا ئەندازەی یعنی زوڵم لە خانەوادە و مناڵەکانیەکە، بەڵام ئەوە باوکێکی مولتەزیمی دیندار نییە. کەواتە مامۆستا ئەگەر بە جۆرێک لەگەڵ حورمەتمە بێهۆشی با بڵێن مادە هۆشبەرکێشی چۆنەڵی دوورە دینی دوورە ڕەوشتە، نەک ئەو باوکەی کە ئیلتیزامیە. زۆر باشە مامۆستا. موسڵمانێتەکەی بە سەقەتی وەرگرتووە، مەنهەجەکەی بە کامەلی وەرنەگرتووە، ئەویش دیسانەوە ڕەنگە زیادە ڕەوی تێ بکە. کەواتە ئەم مەسەلەی باوکایەتی ئەگەر ئینسان ئیفراتی تیا بکە ئەبێتە باوک سالار، تەفریدیشی تێ بکە ئەبێتە باوکێکی چۆنەڵی پەراوێز خراوی کە نارگیری بێدەسەڵات. هەردووچیان هەر هەڵەیە، وەسەتیەت لە ئیسلامە لە هەموو شتێکا جوانە، بەڵێ مەشورەتیش بە ماڵ و خێزان بکە و بەڵێ احترامیشی بگرە، ڕێزیشی بگرە، بەڵام لەو شوێنەیە کە قەراری تۆ بوو قەرار بدە، شەرمن مەبە. یعنی کەواتە مامۆستا ئەگەر لە بەدیوێکە ملکەتی بوو هەر خواستێکی گەورە و بچووک و ڕەوا و ناڕەوای ژن و منداڵ جۆرێک بێت لە نەمانی ڕۆڵی باوک، ئایا دیکتاتۆریەتی باوکیش لە ماڵەوە تا چەندە هۆکارە بۆی کە ڕۆڵی ڕاستەقینی خۆی نەگێڕێت؟ بێگومان ئەگەر ئیفراتیش بکە، زیاتر ڕەویش بکە لە ئەو دەسەڵاتەی کایەتی، ئەوەش دیسانەوە هەر نەجێڕانی ڕۆڵە، چونکە تۆ ئەگەر بەهێزی قووەت بە ئەوەی پێوترێ بە هێزی بازوو تەسەڕوفاتت لەگەڵ مناڵەکان تا کرد، ئەم هێزە چەند حکومەکە تاو کاتەی تۆ پیرە بیت و ئەو بەهێزە بێ. کاتێک کە معادلەکە گۆڕێ هێزەکەوێتە لای مناڵەکانت، ئەو کاتە بە هەمان هێز مامەڵەت بە منطقی هێز مامەڵەت لەگەڵەکاتەوە، کە بە منطقی هێز مامەڵی لەگەڵ تا کردەوە چیەکە چیت لێ کردووە دووبارەیە کاتەوە. بەڵام ئەگەر بە منطقی عاتیفە و عەقڵ، بە منطقی ئەوەی پێوترێ عورف و عاداتی کوردەواری، عورف و عاداتی موسڵمانانە، تۆ مامەڵەت لەگەڵ مناڵەکان تا کرد، کاتێک کە مناڵەکەت عاقڵە بێ، گەورە ئەبێتە قاوەن عەقڵێکی متەکامیل، بە هەمان منطق مامەڵەت لەگەڵەکاتەوە. کەوابێ ئەوە تۆی ئۆڤەرت داوە کە مناڵەکەت لەگەڵ تا مناڵێکی تەندروست بێت، تۆش باوکێکی بڕیاردەری چۆنەڵی تەندروست بی، و ئەوە تۆشی بڕیار ئەدەی مناڵەکەت بە منطقی هێز و بە ناعەقلانیەت، کاتێک هێز و بازوو هەیە و تۆ ناتمێنێ، کەوابێ بڕیارەکەت دیسانەوە بەدەست باوکۆیەتی ئەتوانێ باوکێکی ئەوەی پێوترێ سەلار بێ، نەک سالار با بڵین. زۆر باشە. کەواتە لایەنە پەیوەندیدارەکان لە زانایەکی ئاینی و لە کۆمەلگا و لە لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و حکوومەت چه ڕۆڵێکیان هەیە یاخۆ دەرک و بەرپرسیارەتی ئەمانە چییە لە گێڕانەوە و هوشیارکردنەوەی تاکەکانی ناو خێزان و گێڕانەوەی ئەو ڕۆڵە بۆ خودی باوک؟ بەڵێ ئێمە کۆمەڵگەیەکی زۆر لاسایی کەرەوەین، بەداخەوە زۆر بەداخەوایڵێم. مجتەماعی ئەوروپی هاتووە بۆ ئەوەی هیچ تەوازونێک ڕاگرێ لە نێوان خێزانەکانە، و هاتووە دەرەنجامی زوڵم و زۆرێکی پیاوان لە ژنان لە ڕابردووە و قەتڵ و عامکردنی ئافرەتان و مناڵان و فڕێدانی مناڵ بۆ سەرجادە و بەخێوکردنیان لە شوێنە گشتیەکان و ئەوانەیە هاتووە کۆمەسەلەن جارنامەی جیهانی مافی مناڵی داناوە. ئێمە لە جیاتی ئەوەی کە کۆمەلگە بگەڕێنینەوە بۆ با بڵین ئەو فەرهەنگ و کولتورە جوانەی باوباپیرانی خۆمان، دین ئەیگەڕێنین خێزان ئەگەڕێنینەوە بۆ خێزانێکی تەقلیدی بێعەتفی بێبەزەیی ئەوروپا، و هەروەها لە قوتابخانە و شوێنە گشتیەکانە دین چیەکەین ئەم خاڵبەندیانە مناڵ مافی هەیە، کاتێک باوکی دەنگی بەسەرا بەرز کردەوە تەلەفۆن کا بۆ ژمارە ئەوەنەی پۆلیس، مانجی مافی هەیە کاتێک نازامچی کرد شکات بکە. ئەوە بە هیچ شێوەیە چارەسەری کێشە ناکە، بەڵکو چیەکە جۆرێک لە بەتڕانیەت ئەداتە ئەو مناڵەکە هەستکە ئیدی کەسێکی ناوێ سەرپەرشتیاری بێ، ئەم قووەتێکی لە پشتە، کەوابێ ڕۆڵی نەگەتیڤ سلبی هەیە
با بڵێن لە دەسەڵات لە یاسا و هەروەها مامۆسایانی ئاینیش پشکی شێریان بەرەکەوێ. من نابینم مامۆسای ئاینی لە وتارەکانیان بەسەرەن ڕۆڵی دایک بجێڕێتەوە، بۆ نمونە ڕۆڵی باوک بجێڕێتەوە. خێزانی بەختەوەر بۆ کۆمەڵگەکە باسکە حەلی جەزری و با بڵین ئەوەی پێوترێ ینی قسە لەسەر ئانیەت بکوانەی کە تازە ڕوو ئەدەن، ینی ئیلا ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی مەسائیل و بەداخەوە بەم دوایە بۆتە زۆربەی منبەرەکان یعنی بۆتە مونافەسا، بۆتە باسی اختلافی مەزاهیب و ئەوانە لە ئەسڵی ئیشەکە کە پەروەردەکردنە کە چۆنەڵی گێڕانەوەی ڕۆڵی تاکە وەکو مووقعی خۆی بۆ خۆی. ئەوە ڕێکخراوەکانیش هەر باس ناکەم، ینی زۆربەی ڕێکخراوەکان ئیش لەسەر لە جاتیەوەی ئیش لەسەر مەسەلەن ڕێک و پێکتریکردنی کۆمەڵگە برن بە جۆرەکان بەلا ڕێایی بن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فاروق نەسەردین زانایانی کە لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت.